ئەم حەدیثە زۆر بەڕاستی دڵی منی خۆش کردووە ئەمەوێت دڵی ئێوەشی پێ خۆشکەم ئەها جاری وایە ئەڕۆی بۆ مزگەوت برا بەخوا جاری وایە خۆم پڕ چاوم عەسر بۆ سوێن بەخوا چوومە بۆ مزگەوت مامۆستا وتوتی ئەسەلام عەلەیکم وەڕەحمەت الله وتم والله فریانە کەوتم چەند ناخۆشە تەئخیر بی لە میوانی خوا تۆ میوانی خۆی چەند ناخۆشە تەئخیر بیت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی من توضأ في بيته فأحسن الوضوء دەستنوێژێکی باش بگرێ لە ماڵەکەیە ثم راح إلى المسجد فوجد الناس قد صلوا فەرمووی کە بەرەو مزگەوت ئەڕوا ئەچێتە ناو مزگەوتەوە سێرەکەم خەڵک لە نوێژ دەرەچێت زۆر جا دڵمان سەقڵەتە بێ براکەم فەرمووی كتبت له أجر من صلاها أو حضره فەرمووی چەند کەس لەناو ئەو مزگەوتەیە نوێژ بکەن جا مزگەوتی وایە 1000 کەس نوێژی تیاکات فەرمووی خوێری ئەم هەموو کەسە دێ بۆ ئەو ئینسانە لا ينقص من أجورهم شيئا أو نوێژ خوێنانەش ئەجریان کەم نابێتەوە براکانم یعنی میوانەکەی بەدەستی خاڵی ڕێ ناکاتەوە بۆ ماڵمان نێرێتەوە ئەمە ئەهلی مزگەوت ئەهلی کێن ئەهلی خوان سبحانه وتعالى ئەهلی مزگەوت ئەهلی کێن ئەهلی ئەو بەهەشتە خۆشن ما لا عین ڕەئەت الله ئەکبەر براکانم هەنگاوەکانت نەبڕی لە مزگەوت دێی بۆ ماڵی خوا تۆ میوانی خوایت مەسئولێ دەعوەتمان کە براکانم دەوڵەمەندێکی خانەخوێ ولله المثل الأعلى چەند جوان خۆمانە گۆڕین ئادەی ژنە خۆت پێچەرەوە ئەو ڕۆژە خۆت عەتر باران ئەکەی خۆت ئەشۆری خۆت مەزبوط ئەکەی ئەچیتە بەردەم ئاوێنە ژن ئەڵێ پیاو عیبم نییە پیاو ئەڵێ ژنەکە عیبم نییە توخوا جوان سەیرم کە با خەجاڵەت نەبین الله ئەکبەر بۆ پێشوازی چی بۆ ماڵێک لە ماڵێکی دەوڵەمەندی ئەم دنیا ئەڕۆیی ئەم ماڵی خوا براکەم ئەمە ماڵی خوایە خوایەک پێشوازی لێکا بەو شێوازە با ئێمەش براکانم هەنگاو لە مزگەوت نەبڕین